ئافرەتان زۆر پرسیاری ئەو خەوە دەکەن ئایا نانکردن لە خەودا بۆ ئافرەت مانای چییە؟ ئەو خەوە سێ مانە و لێکدانەوەی سەرەکی هەن. ئەگەر ئافرەتێک لە خەویدا وای زانێ کە نان دەکات، نان دروست دەکات، یەکەم ئەو خەوە هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵ و بەرەکەتە لە ژیاندا. دووەم ئەو خەوە هێمای ئارامیە لە ژیاندا و سێمیان هەندێک جار ئەو خەوە هێمای هاتنەدی ئەو هیوایەت و ئاواتانەیە کە ئەو کەسە هەیەی بە ئیزنی خوای گەورە. ئەگەر ئافرەتێک وای زانێ نان دروست دەکات لە خەودا، نانەکەشی جوان و ڕێک و پێکە و ئەو نانەی بەدڵە کە دروستی دەکات، ئەو خەوە زۆر باشە و هێمای سەرکەوتن و گەیشتنە بە ئاوات لە کاتێکی نزیکدا بە ئیزنی خوای گەورە و هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵە. بەڵام ئەگەر وای زانێ نان دروست دەکات لە خەودا، ئافرەتێک خەوی بەوەوە بینی نانەکەی خراپ بوو یاخۆت بەدڵی نەبوو یاخۆت نانەکەی باش بۆ دروست نەدەبوو، ئەو خەوە نیشانەی دواکەوتنی ئاوات و زۆر جاریش توشبوونی گیری و گرفتەکانی ژیانە. بەڵام ناومێد مەبە، پشت بە خوای پەروەردگار ببەستە. ئەگەر ئەو خەوەت بینی خۆت ئامادەکە سەبر و ئارام بگرە لەسەر ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان کە بێگومان ژیانیش بەبێ گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتی نابێت. ئەگەر ئافرەتێک لە خەوی داوای زانێ نان دروست دەکات، لە کاتی دروستکردنی نانەکەشدا هەست بە ئاسوودەیی خۆشحاڵی دەکات، ئەو خەوە هەر زۆر باشە و نیشانەی بیستنی هەواڵێکی خۆشە لە ژیاندا و هێمای ئەوەیە ئەو کار و پیشەی کە تۆ دەیکەی لێ ڕازیت و لە ڕووی دەرونیشەوە ئەو خەوە هێمای ئاسوودەیی دەرونیە. هەڵبەت بۆ ئافرەتی هاوسەردار ئەگەر وای زانی لە خەویدا نان دروست دەکات و نان دەکات، هێمای بەختەوەری خێزانیە، بۆ کچیش هێمای گەیشتنە بە ئاوات بە ئیزنی خوای گەورە. و بۆ پیاویش ئەگەر پیاوێک لە خەویدا وای زانی کە نان دروست دەکات لە ناناوەخانەیەک یاخود لە هەر شوێنێک نان دروست دەکات، ئەو خەوەش بۆ پیاو سێ مانە و لێکدانەوەی سەرەکی هەن. یەکەم ئەو خەوە بۆ پیاو هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵە و دووەم هێمای گەیشتنە بە ئاوات و سێم هێمای ژیانێکی خۆشتر و بەختەوەریە و هێمای ئەوەیە ئەو کەسە بە ئیزنی خوای گەورە لە داهاتوودا بەرەو ژیانێکی خۆشتر و باشتر دەڕوات. ئەگەر ئەو ڤیدیۆیەت بەدڵ بوو و بەلاتەوە بەسوود بوو، سەبسکرایبی یوتیوبەکەمان کە، لایک و کۆمنتیشت بیر نەچێت، چونکە ئێمە ڕۆژانە ڤیدیۆی بەسوود بۆ تۆ دەنێرین بۆ ئەوەی کە زیاتر لەیان سودمەند بێ و خەڵکیش لەیان سودمەند بێت. لایک و کۆمنتت بیر نەچێت، سەبسکرایبی یوتیوبەکەشمان کە و پێشنیاری هەر خەوێکیشت هەبوو بۆ ڤیدیۆی داهاتوو لە کۆمنت بۆم بنووسە و بە هەر جۆرێکیش تۆ خەوەکەت بینیوە بۆم لە کۆمنت بنووسە، تەماشای دەکەم و لە کاتێکی زوودا بە ئیزنی خوای گەورە وەڵامت دەدەینەوە.